شێکی زۆر لە داواکاریەکانی خەڵک پەیوەندی بە ئەنجومەن نوێنەرانی عێراقی هەوڵەکان بە دواداچوونەکان دۆخی عێراق دۆخی ئەمنی و تەنانەت ئەو ڕاکێشانی عێراق بۆ ئەوەی کە پارێزگاری لە ئاسمانی هەرێمی کوردستان بکات ڕۆڵی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گرنگە. بەڕێز مازن غەریب ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێزیان لە شاری کەرکووکەوە لەگەڵمانە. کاک مازن سڵاو، لێبێ دیمانەت بەخێر، خۆشحاڵم جارێکی دەربەیەکەوە دیمانە دەکەین. هیوادارم باش بی. سەرەتا ئەمەوێت لەوە دەست پێ بکەم کە هەوڵەکانی ئێوە بۆ داواکاریەکانی خەڵک چی بۆ بە تایبەتی پارێزگای کەرکووکی خۆشەویست؟ زۆر سپاس کاکە زانا، سپاس. ڕێز و حرمەت هەیە بۆ جەنابتان، بۆ میوانە بەڕێزەکەت، بۆ بینەرانی کورسات خۆشەویست. بەڕاستی لە ماوەی ئەم هەشت مانگی ڕابردووکەوە ئێمە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووین. خۆ دەزانی لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە سەرەتا تەشکیلکردنی حکوومەت و دانانی سەرۆک کۆمار و پەرلەمانی عێراق و هەموو بابەتانە پاشان داواکارەکانی خەڵک، زۆربەی داواکارەکانی خەڵک ئەمڕۆ بابەتی موچەیە، بابەتی خزمەتگوزاریە، بابەتی دامەزراندنە. بەڵام بەداخەوە لە ئێستایە عێراق ڕوبەڕووی گەورەترین کێشەی ئابووری بۆتەوە، ئەوەش کاردانەوەی هەبووە بەسەر هەموو ئەم داواکارانیکەوە هاوڵاتیانی هەم کەرکووک هەم هەموو عێراق بەگشتی، کە گەورەترین کێشەیە بەڕاستی دووبارە یەکەمەوە، چونکە دەسەبەی بۆ هەر شتێک بابەتی جانبی ئابووری تایە، مالی تایە، لەوێ ئەوەستێ ناتوانانی ئیشی زیاتری لەسەر بکەین. بۆیە ئێمە تەمە ناکەین ئەم بابەتە لە حکوومەتی سەرۆک وەزیرانی عێراق بەڕێز عەلی زەیدی، کە ئەو کابرایەکی ینی شەخسیەتێکی ئابووریە هاتوۆتە سەر حکم، بەتەمایە لە ئایندەیەکی نزیکە بتوانێت بەو فکرە اقتصادی خۆی بتوانێت عێراق لەم تەنگەشە ئابووریە ڕزگار بکە. ئێمە لە ماوەی هەفتەی ڕابردوو کۆبوونەوەیەکمان هەبوو وەکو لیژنەی ئاسایش و بەرگری لەگەڵ جەنابیە کە لەسەر داواکاری خۆی داوای ئێمەی کرده بوو کە دانیشتین کۆبوونەوەکە دەستی پێ کرد. ڕاستەوخۆ داوای ئەوەی لێمان کرد کە ئێمە پشتگیری ئەم حکوومەتە بکەین. یەکەم شتەوە ئێمە هیچ پشتگیرین، بەڵام بابەتێکی زۆر گرنگی هەبوو، ئەوەش بابەتی گەڕانەوەی چەک بۆ ژێر دەسەڵاتی یاسا و دەوڵەتە. ئەمە بوو یەکێک بوو لە هەورە بابەتە گرنگەکانی کەەوە ئێمە کۆبوونەوەکە و گفتوگەکانمان لەسەر ئەو بابەتە بوو، چونکە شتێکی باسکرد کاکە زانە، بەڵێ ئەوەش پەیوەز و بە ئابووری وڵاتەوە. وتی من دەسەربم بۆ هەر شتێک کە ئەموێ ئابووری چاک بکەم، هین ئەم وڵاتە بەرەو باشتری بکەم، بتوانم کێشەکان چاکەم، دواتر چیم تووشە بێ، گیرروگرفتی ئەمنین تووشە بێ. گیرروگرفتی ئەمنیەکەش چییە؟ ڕادەستکردنەوەی چەک بۆ ژێر دەسەڵاتی حکوومەتی مەرکەزی و ئیتیحادی و یاسایە. چونکە زۆربەی ئەو شەریکاتانە ئەوانیکەوە ئێمە لە ئەمریکا، لە تورکیا، لە وڵاتەکان واژۆمان لەگەڵیانە ئیمزا کردووە، ینی ئیمزامان کردووە بۆ بابەتی ئابووری بزنس بێن لە عێراق ئیش و کار بکەن، شەریکاتی خۆیان بێن لێرە بزنس بکەن لە عێراق. ڕاستەوخۆ داوای ئەوەیان کردوونە ئێمە لە چەکە ترسین، لەو چەکانی کەوا لە دەرەوەی دەسەڵاتی ئەوەیە ناتوانین ئێمە خۆمان بکەینە خەتەرەوە ئیلا بێ ئێوە ئەو بابەتانە چارەسەرکەن. ئیتر بابەتەکەی ئێمە ئەوە بوو داوای لێمە عێراق لە بەردەم بەرداشتێکدا لە دووڕیانێکدا ئەمریکا فشاری لێکە، وەکو جەنابش دوتت مەسەلەن بۆ ئەوەی زمینە سازیشی باشە بێ بۆ ئابووری و دارایی و هاتنی کۆمپانیاکان و سەرمایه‌گوزاری لە عێراقا پێویستی بە ئەمنیەت و ئارامێکی تەواوەتی هەیە، نەوەک مەسەلەن یەکێک بزانێت کە جگە لە سوپای عێراقی شتیتر هەیە، مەترسیتر هەیە. یعنی پێت وایە حکوومەتی عێراقی کە سینۆ دانراوە ئەتوانێت ئەمە بکات، بە تایبەتی سەرۆک وەزیران بەو هەموو تەحەدیاتانێکە لە بەردەمێتی؟ وەڵڵاهی کاکە زانە، بۆ بەرچاوڕوونی هەموو هاونیشتمانیانمان ینی پرۆسەیەکی زۆر قورسە، هەر خۆشی بە قورسی ئەزانی، بۆی جەنابتان بزانن
لە کاتی گفتوگۆکانمان لەگەڵ جەنابی سەرۆک وەزیرانی عێراق یعنی پرۆسەیەکە دەستی داوەتێ و ئەوێ بگاتە ئامانج بەڵام بربەست گەلە زۆرە لە بەردەمیە بربەستەکانیش هەم هەندێک هێز و لایەنی شیعیە و هەم هەندێک گروپی چەکداری کەوا چەکەکانیان لە دەرەوەی دەسەڵاتی فەرماندەیی هێزە چەکدارەکانی عێراقا ئەمە گەورەترین کێشەی ئەمڕۆی دەسەڵاتەکەی جەنابی عەلی زەیدیە چونکە دووبارەیە کردەوە ئەیگوت بچووکترین پرۆسە یان مەشروعی استثماری لەم وڵاتە ئەگەر بێت و دەستی بۆ بین ڕاستەوخۆ ئێمە بربەستی ئەم چەکانە دێتە بەردەممان لەلایەن گروپە چەکدارەکانەوە یان لایەن هەر بابەتێکەوە بە چەک ئێمە ئەگەر بێت و ئەمنیەتی ئەم وڵاتە ئاسایشی ئەم وڵاتە بەرقەرار نەکەین ئێمە ناتوانین بگەینە ئامانجەکانمان بۆیە ئەوەی ئێستا ڕۆدا لە عێراقا ئەم بابەتەیە خۆشتان نەزانن عێراق لە ڕووی ئابووریەوە ئێستا وەزعێکی چۆنی هەیە زۆر خراپە ڕاستە ئێستا حرەکەیەکی تیا کەوتووە لەبەر ینی بەناردنی بڕێکی کەم نەوت بۆ دەرەوەی وڵات بەڵام ئەوە ناگاتە ئەوەی کە بتوانێ موچە دابین بکە بتوانێ ئەم وڵاتە لە ڕووی ئابووری و ئاسایی بێتەوە عێراق قەرزارێکی گەلێ زۆرە ناوخۆیی عێراق ئێستا ئەگەر بتوانێ مانگانە یەک لەسەر سێ ئەتوانێ موچە و موازنەی تەشغیلی دابین بکە اینجا ئەمە کارەساتە تو قەرزارش بی شتێکی تری باس کرد لە کۆبنەوەکە کاکزانە بەڵێ باسی ئەوەی کە وتی لە هەموو حکومەتەکانی ڕابردووە ئێمە کە تووشی کێشە و گرفتە بووین تووشی شەڕە بووین هەر بابەتێک باتاتە پێشەوە خەمی ئەوەمان نەبوو ئێمە ئابووریمان باش بوو دایم پارەیەکی زۆرمان لە بانقا هەبوو ئەحتیاتیەمان باش بوو بەڵام ئێستا هەموو شتەکان نەماوە هەموو شتەکان ونبوونەکەی چییە بە شێوەیەکی نادیار ڕۆشتووە بە شێوەیە کە ڕۆشتووە کە ناتوانین چۆن بیهێنینەوە بەڵام ئێستا حکومەتی عێراقی وەکو وەزارەتی مالی بابەتێکیان لەبەردەسایە ئەوە گەر بێت و بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەوە کەمێک تۆزێک بارەکە تۆزێک ئاسایە کاتەوە ئەوەش لابردننی سفرەکانی سەر دیناری عێراقیە ئەمانەش هۆکارێک هەیە هۆکارەکانی ئەوەیە کە ئەو پارانی کەوا لە بندیوار و لە هەنێ شۆن حەشادراوە ئەمانە نەمێنن نەتوانن جاریکە بێننەوە ئیشی پێ بکەن لە بازاڕەکانە ساغیکەنەوە چونکە بە شێوەیەک کاکزانە زۆربەی ئەو پارانی کەوا وەختی خۆی حکومەتی عێراقی تەبعی کردووە بۆ ئاڵ و گۆڵکردن و بۆ بازاریکردن و بۆی حکومەتی عێراق مامەلەی پێ بکە یعنی زیاد لە نیوەی زیاتر ئێستا وجودی نەماوە ئەمە دەلات لەوەدا کە ئەم پارانە لە شوێنێک یان چونەتە دەرەوەی وڵات یان ئەوە تا لە شوێنەکان حەشادراون بۆیە ئەبێ ئەمە چارەسەری باشی بۆ بدۆزێتەوە تەمە ناکەین لە ئایندەیەکی باشە لە ئایندەیەکی نزیکە عەفوەن ئەم وڵاتە ئابووری بگەشێتەوە بۆی هەموو بابەتەکان بتوانین ئێمە ئیشی لەسەر بکەین بۆ پرسی ئەوەی بخۆت کەسایەتێکی ئەمنیت کاگمازن بە هیچ گفتوگۆ و دانووسانێک هەیە لەگەڵ گروپە چەکدارەکان بۆی کە گاتە مودەی خۆی بتوانن لێک تێگەیشتنێک تەفاهمێک هەبێت کە بە زۆرێک لە زۆرەکان قەنەعەتی ئەمریکیەکانیش بێت کە عراقیش نەکەوێتە ناو دووڕیانێکەوە بکەوێتە بەردەم سزای دارایی یان ئابووریان سزای گەنجینەکانی ئەمریکا؟ وەڵڵاهی کاک زانام وەکو پێتم وت پرۆسەیەکی زۆر قورسە ئەوەی من ئەیبینم وەکو ئەفسەرێکی ڕابردوو یان وەکو ئەندامێکی ئەنجومەنی ئاسایشی پەرلەمانی عێراق بەرگری و ئاسایش عەفوەن پرۆسەکە بە قورسە بینم هەروە بە ئاسانیش ئەم گروپە چەکدارانە چەکانیان ڕادستی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق و دەسەڵاتی ئەو ناکەن چونکە هێزێک لە پشت ئەوانەوە هەیە کاکەزانە خۆشمان نەزانین ئەم هێزەوە بە ئاسانی ینی بەڵێنی ئەویان پێ نادا کە بڕۆن چەکانیان تەسلیم بکەن چونکە ئەوانە لە سەردەمێکە دروست کراون بە ڕۆژی وەک ئەمڕۆکە لە ناوچەکە ناوچەیەکی گەرمە شەڕی ئێران و ئەمریکا هەر بەردەوامە
پێم وانە لە ئێستاە هیچ ئاسوودەیەک هەبێ بۆم بابەتە ڕاستە حکوومەتی عێراقی و چوارچەوەی هەمەهەنگی و ئیداری دەوڵەت هەمووی بڕیاریان داوە وەکو شکلیەن ینی پشگیری حکوومەتەکەی عەلی زەیدی بکەن بۆ ئەم بابەتە بەڵام خۆی لە خۆیان پرۆسەیەکی قورسە چونکە خۆتەزانی کاکزانە بابەتی چەک تەسلیمکردن و گفتوگۆکردن لەگەڵ ئەو گروپانەیە هەروە بە ئاسانی نییە ئەمڕۆ بەڵێنێکت پێدەن بۆ ئەوەی چەکەکانیان ڕادەست بکە ئەوان بابەتێکتر دێنە پێشەوە بۆ نمونە لە ڕابردوو باسی ئەویان نەکرد ئەبێ هەموو هێزە بیانەکان بستنەوە ئێمە چەکمان لە دژی ئەوانە هەڵگردووە هەموو هێزە بیانەکان بستنە دەرەوەی وڵات عێراق بەجێ بێڵن ئەوە حکوومەتی عێراقی بڕیاریدا کە تا سینۆ هیچ چەکدارێکی یان هێزێکی بیانی لە وڵاتە نەمێنێ هەمویان عێراق بەجێ بێڵن و بچنەوە وڵاتەکانی خۆیان لەسەر ئەمەش ئەمانە کاردانێکی وایە نەبوو بڵێ باشە بەسەر چاو ئێمەوە مادەم ئەوە کرا هەڵ لەگەڵ دەرچوونی ئەم هێزانە ئێمە چەکانمان ڕادەست دەکەین قەنەعەت بەوەشیان نەکردو ئێستا ینی بەڕاستی چەکدانانی ئەو گروپە چەکدارانە من ینی بەڕاستگۆیی پێدەڵێم زۆر زەحمەتە لە ئێستایە و پرۆسەکەش ئەوە بە ئاسانی کەوا باسی سینۆەکەن ئەوە بە ئاسانی ئەم پرۆسەیە تەواو نابێت چونکە عەلی زەیدی لە کۆبوونەوەکەی ئیداری دەوڵەتە دووشتی کردو یان بەردەوام بوون یان ڕوبەڕووبوونەوە لە حاڵەتێکی وهادا کاکمازن پێت وایە شەڕی ناوخۆ دروست بێت شەڕی ناوخۆکە چییە تو کێشەکە لە چیایە کاک زانە من ئەوەی من بینیومە یعنی تو مەجموعەیە گروپی چەکدار هەیە کە ناو نیشانیان هەیە سەرکردەکانیان دیارن بەڵام من خۆم قەنەعەتم بۆیە کە حتا حکوومەتی عێراقیش نازانێ عنسوری ئەندامی ئەم هێزە چەکداران چێن چۆن دەست بەسەریان بگرن چۆن بتوانن ڕاستە لە هەندێ شۆن بارەگایان هەیە لە هەندێ شۆن نفوزیان هەیە بەڵام تو ئەمانە عەقیدەیەکیان لە مێشکایە مەزهەبین خۆ دەزانی باسی چێکم ئەمانە ئەگەر بێتە سەر ڕوبەڕووبوونەوە بێتە سەر ئەوەی کەوا ڕوبەڕووبوونەوە دروست بێ من حتمما ینی گومانم لەوە نییە خەڵکێکی زۆر لەگەڵ ئەمانەیە ڕوبەڕووی هێزە سەربازەکانی وڵاتە بێتەوە ینی هێزە ئەمنیەکانی وڵاتە بێتەوە چونکە دووبارە یەکەمەوە ئەم گروپە چەکدارانە هێزێکی گەورەی لە پشتەوەیە هەتا ئەم هێزە گەورەیە ڕەزامەندی دەرنەبڕێ لەسەر چەکدانانی ئەم گروپانە زۆر زەحمەتە بە ئاشکرا هەمووشی پەیوەستە من دەمێکە وتومە هەمووشی پەیوەستە ئەم بە ئەم پرۆسانی کەوا ئێمە باسیەکەین ئەم پرۆسی چەکدانان و کەوا زۆر گرنگە بۆ وڵات ئێمە پەیوەستە بە ئاشتی و شەڕی ئەمریکا و ئێران و ئیسرائیل ئەگەر بەهاتایەوە ئەو پرۆسەیە سەری بگردایە گومانم لەوە نەبوو ئەم گروپە چەکدارانەش قەنەعەتیان پێکرا بۆی ئارامی بۆ عێراق بگەڕێتەوە ئابووری باش ببێ چەکەکانیان دابنایە بەڵام ئێستا من زۆر ینی متفائل نیم بۆم بابەتە وەڵام بەڕاستی کاکەین بەڵێ کەواتە پێت وایە لە سینۆیە بەردەوامش بێ وەختێکی زۆرەکانی هاوپەیمانانیش بکشێنەوە ئەوە بڕای لەسەر داوە هیچ مەجایەکیان نییە کاکە زانە ئەوە بڕارێکە دراوە حکوومەتی عێراقی داوێتی و ئەبێ لە تا سینۆ هیچ هێزێکی بەیانی لە وڵات نەمێنێ عەفوەن بۆیە ئەبێ بەس بابەتەکە لێرە دوای ئەمە چییە بێ ئایا ئەمریکا دوای ئەمە هەڵوێستی چیە بێ ئەگەر بێت و ئەو لە خاکی عێراق هێزە سەربازەکانی ڕۆی قواتی تەحالف قواتی نێودەوڵەتی کەوا لە عێراقن لە زۆر پرۆسەی تەدریب و دعمی جەوی و هەنێ بابەتە لە عێراقن خزمەتی عێراقەکەن باش ئەی دوای ئەوە چیە بێ ئەمریکا چه هەڵوێستێکێ بێ ئەگەر ئەو دەرچوو چەکەکانی گروپەکان تەسلیم بە دەوڵەت نەکرا خۆی کارەساتەکە لەوەیە دوای ئەوە مشکلەکە لە دوای ئەوە دەست پێکە بەڵێ بە حکمی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی لە لیژنەی ئاسایش و بەرگری ئەنجومەن نوێنەران
هەرێمی کوردستان ناوە بردومانەکرێت درۆن بارانەکرێ بە ڕێزکاک مازن مەسەلەن ئێوە داوای ئەوتان نەکردووە کە مەسەلەن عراق ڕۆڵی هەبێ لە پاراستنی هەرێمی کوردستان و ڕۆڵی هەبێ لە تەدەخولکردنی بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی مەترسی نەبێتەوە؟ بێگومان کاک زانە ئێمە لە ڕابردووش کە ئەو کاتی لە دووسێ هەفتەی ڕابردووەکەوە بارەگە سەربازیەکانی هێزەکانی پێشمەرگە و خەڵکی مەدەنی و بارەگە سەربازیەکانمان لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان کە بردومانەکرا بە درۆن و بە موشک بەڕاستی کاردانەوەمان هەوو بەڵام حکوومەتی عێراقی بەداخەوە هیچ کاردانەوەیەکی نەبوو بەڵام کاتێک کە هەندێک بارەگای حەشدی شعبی پێکرا چەندین کوژراویان هەبوو بووە هەڵایەکی سەدایەکی ئەلامی و ڕێی ئامی لەسەر دروست بوو کاردانەوەی زۆری لێبوو ئەمە وای لێکرد ئێمەش لە ناو هۆڵی پەرلەمان و ناو لیژنەی ئەمن دیفاع کە ئێمە کاردانەوە هەمە باشە بۆ کاتێک لە ماوەی 2 هەفتەی ڕابردووە هەرێمی کوردستان ئەپێکرا بە موشک و بە درۆن هیچ کاردانەوەیەکتان نەبوو بۆ ئێستا حەوت بارەگای حەشدی شعبی لە شەوێکە کە پێکرا بۆ ئەو هەموو کاردانە و هەڵوێستا ئەی باشە ئێوە یەکپارچەی عێراقتان لاوە گرنگ نییە ئەی باش ئێوە هاوڵاتی عێراق هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هێزە سەربازەکانی هەرێمی کوردستان بارەکان بەی خۆتان نازانن ئەمە ناڕەزایەتێک بوو لە ئێمە بۆ ئەوان بەڵام کاکە زانە ئێمە لەوەی کە ئەمڕۆ ڕوویدا لەوەی کە ئەم بەرەبەیانە ڕوویدا پێکانی موشک عەفوەن درۆنی کەەوە ئاراستەی نووسینگەی سەرۆکی حکومەت کرا دیسان ئێمە لە وەکو ئەندامانی ئەنجومەنی نێرانی عێراق بەگشتی کاردانەوەیەکمان ڕوویدا کاوش کۆکردنەوەی واژۆیە بۆ دانیشتنیەکی نائاسایی لە پەرلەمان عێراق لەسەرم بابەتە کە ئەمە دیاردەیەکی تازە و خەتەرناکە کە بارەگا سەرۆکایەتەکان بپێکرێن لەلایەن دەوڵەتان و ئەم گروپە چەکدارەکانەوە ئەمە بۆیە ئێستا زیاد لە هەتا و کاتی ئەم دەقەیەکەوە لەگەڵ جەناب تا قساکەم زیاد لە 100 واژۆمان کۆکردێتەوە بۆی لە ڕۆژانێکی نزیکە بەیانی بێ دوو بەیانی بێیان لە هەفتەیدا ئایندە بێ کۆبنەوەیەکی نەئاسایی لەسەر ئەم بابەتە بکرێ ناڕەزایەتی ئەنجومەنی نێرانی عێراق و هەموو ئەندامانی ئەنجومەنی عێراق لەسەر ئەم بابەتە بنوێنین چونکە بەڕاستی ئەم بابەتی کەوا یەم دوو یەک دوو ڕۆژە ڕوویدا بابەتێکی نامۆ و ترسناک بوو. کەواتە باسی کۆکردنەوەی واژۆکەی بێکەوە فەرق ناکە هەولێرە سلێمانی دۆهۆ کاڵەبجەیە کەرکووکە مەسەلەن یەک گوتاری کورد لە بەغدا چەند پێویستە بە ڕێزکاک مازن؟ واللهی خۆی ئەگەر بینە سەر بابەتی یەکگوتاری کورد هیچ شتێک بۆکو یەکگوتاری کورد گرنگ نییە ینی کاکی گرنگی یەکگوتاری کورد و کورد لە کوردستانەکان لە پەرلەمانی عێراق هێز و توانای کورد ئەنوێنێ هێز و توانای کورد ئەبەخشێ کە لە هەموو بابەتەکان نەک لە بابەتی ئەمەنێکەوە ئەمڕۆ بردومانی بارگا سەربازی و نووسینگەی سەرۆکی حکومەت و هاوڵاتیان بەگشتی ئەکرێ و خەڵکی مەدەنی ئەکرێ ئێمە نەگەم بابەتە لە هەموو بابەتەکانی کە لە ناو ئەندامانی لە ناو ئەنجومەنی نێرانی عێراقا کە دروستە بێ کە پەیوەستە بە کوردەوە کە پەیوەستە بە کەرکووک و ناوچە جێناکۆکانەوە یەکەم شت ئەبێ ئێمە یەکگوتاریمان هەبێ چونکە هەر با یەکگوتاری ئەتوانین بابەتەکان بەرەو نەتیجەیەکی باش بەرین بتوانین ئەو بابەتی کەوا ئێمە ئەمانەوێ بیسەلمێنی و بیبینەوە لە ناو پەرلەمانی عێراقا بۆ ئێمە زۆر جار لە ناو پەرلەمانە لە ناو ئەندامەکانە ئێمە زۆر ناڕەزایەتیمان هەیە لە بین خۆمانە کە ئێمە یەکگوتار نین ئێمە لەسەر بابەتەکان پێکەوە لەسەر یەک ئەوە ئیش ناکەین بۆیە داوا ئەکەم لە خیاری سیاسی کورد لە هەموو ئەندامانی ئەنجومەنی نوێرانی عێراق و هەموو سیاسەتمەدارە کوردەکان بەگشتی و حیزبە کوردستانەکان لەسەر بابەتی کورد و هەرێمی کوردستان و کەرکووک و جێناچۆکان نەکەن ڕۆژە لە ڕۆژان بتوانن خلافمان هەبێ ئەبێ هەمومان هەڵوێستمان یەک بێ و بۆی بتوانین بەرامبەر ئەو هێز و لایەنە سیاسیانی کەوا دایما کێشە و گرفتان بۆ دروستەکەن لە ناو ئەنجومەنی نوێرانی عێراقا
یەک بین و یەک هەڵوێز بین بۆ ئەوەی بتوانین ئامانجەکان بپێکین. باشە کاک مازن کە لە ئەفسەری پۆلیس بوویت لە کەرکووک پەیوەندی باش لەگەڵ پۆلیس و لەگەڵ خەڵک هەبوو یەکەم شت بیری ئەو کاتانە ناکەی و پەیوەندیت لەگەڵ ئەو خەڵکانە ماوە ئێستاژە و پەیوەندێت پێوەکەن مەسەلەن بەڵام وەکو ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق فریای کێشەکانیان بکەوی لەگەڵیان بیت. بەرەوەڵایی کاکە زانە شتێکی خۆش بەبیرهێناوە من دایما ئێستش کە لەناو ئەنجومەی نوێنەرانی عێراقم هەمیشە بیر و هۆشم لای براکانمەکە لە کەرکووک بە تایبەت لە کەرکووک من چونکە خزمەتێکی زۆرم کردووە لە کەرکووک لە ئەفسەرەکان و پۆلیسەکان کەوا لەم شارە خزمەتەکەن و دایمەش هەرچی کێشە و گرفتەکان هەیە بە هەموو نەتەوەکانەوە ڕوبەڕووی منێکەنەوە بۆی بتوانم چارەسەری کەم. ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە لە کەرکووک کاک زانە بۆی لە کەناڵە بەڕێزەکەی ئێوەشەوە ئەم بابەتە بوروژێنین. ئێمە ئێستا گەورەترین کێشەمان هەیە لە کەرکووک ئەوەش ناهاوسەنگیە لە بابەتی هێزە ئەمریکان لە کەرکووک. ئێمە لە ماوەی 2 مانگی ڕابردووە هەوڵێکی زۆرمان داوە بە یارمەتی برای زۆر خۆشەویستم کاک دکتۆر خالید شوانی وەزیری داد کە بتوانین لەگەڵ هەموو براکانی تریشمانەکە ناو ئەنجومەی نوێنەرانی عێراق کە بتوانین لەم پرۆسەی کەوا ئێستا ئێمە تیاین بتوانین هاوسەنگیەک بۆ هێزە ئەمریکان بگەڕێنینەوە. ئەوەش لە ڕێی اقتراحێکەوە کردمان من خۆم هەستان پێی بە ڕێنمایی کاک دکتۆر خالید شوانی کە توانیمان واژۆیەکی زۆر کۆ بکەینەوە بۆ ئایندی کەرکووک بتوانین واژۆکەمان کۆ کردەوە دوای ئەوەش بە واژۆی سەرۆکی پەرلەمان نووسراوێکمان ئاڕاستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق کردووە بۆی ڕەزامەندی بفەرمێ بۆ ئەوەی لەمە دووە هەر خول و دامەزراندنێک بێتەوە بۆ کەرکووک کە پەیوەست بێ بە کەرکووکەوە. ئێمە وەکو بەرچاوڕوونیە کاک زانە هەموو ساڵێک وەزارەتی ناوخۆی عێراق و وەزارەتی بەرگری خولە کاتەوە بۆ ئەفسەر و بەتایبەت بۆ ئەفسەرەکان. ئێمە لە وەزارەتی ناوخۆ 3-4 خولمان هەیە یەکیان بۆ مفەوەزینە ئەدارەی مفەوەزینە دانێکشان بۆ مەحەد عالی و تەطویر ئەمنیە بۆ ئەوانی کەوا شەهادەی بەکارهێنانیان هەیە اختصاصین لە بواری سەر ئەمنیە کار بکەن و کۆلیژی پۆلیسمان هەیە کە 2 کۆلیژمان هەیە هەم لە بەغا و لە بەسڕا. ئەمە لە ساڵانی ڕابردووە زوڵمێکی زۆر لە نەوتەوەی کورد و تورکمان کراوە. هەموو خولەکان 190 لە عەرەبەکان بووە لە نەوتەوەی عەرەب بووە 110 کەمترش بۆ نمونە ئەو خەڵکانی کەوا لەو خولانە وەرگیراون لە کورد و تورکمان بووە. بۆیە ئێمە شتێکمان پێشکەش کردووە بە جەنابی سەرۆک وەزیران وتر لەمە دووە ئەم خولانە تهدیدی قەومیەتەکان بکرێ بەشی قەومیەتەکان جیا بکرێتەوە و تەنافسیش لەناو قەومیەکانە بکرێ نەک بە کۆی گشتی چونکە خۆتە زانی ئێستا بەهۆی ئەوەی کەوا دامەزراندن نییە بە گشتی هەرچی گەنجی ئەم وڵاتە هەیە کە خولێکی واکرێتەوە بەرزترین پلە لەو خولانە وەرەگیرێ ینی کەمترین دەرەجە بۆ نمونە لە کولەی شۆرتەی بەغا کە وەرگیراوە 95-96 بووە. ئێمە گەنجی کورد ئەم دەرەجەی زۆر کەمە ئەوەی هەی بووە ئەڕوا بۆ بە شەتوبیەکان بەشە تەندروستیەکان بۆیە ئێمە کورد لەم تورکمانش بەو شێوەیە بووە بۆیە هەتا ئێستا کورد لەم بابەتانە زۆر فەرامۆش کراوە. بەڵام ئینشاءڵڵا لە ئایندەیەکی زۆر نزیکە لەم 1-2 ڕۆژە لەسەر ڕاستپاردە و هەوڵ و ماندووبوونی کاک دکتۆر خالید شوانی شتێکمان کردووە هەموو برایانش لە کوتلەکانی تر لە واژۆکان بەشدار بوونە بۆی حەقی ئەوانش بدەین چونکە ئەوانە هەمویان لەگەڵمانە واژۆیان کۆ کردوێتەوە کوتلە کوردستانەکان بۆی بتوانین کەرکووک و ناوچە جێناوەکان تایبەتمەندیەکی تایبەتی هەبێ بۆی لەمە دووە لەم بەشانە بتوانین ڕێژەیەکی باش و هاوسەنگیەکی باش بۆ هێز ئەمریکان بگەڕێنینەوە. بەڵام ئێمە دایما کاکەزانە وەکو ئەفسەری ڕابردوو ئێستاش ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەمیشە لە خزمەتیانم هەموو ئەفسەر و پۆلیس و کارمەندە ئەمنی و سەربازیەکان ڕۆژانە نووسینگەم هەیە لە کەرکووک دێن سەردان مەکەن گیر و گرفتەکانیان وەرەگرم
لە بەغا بەپێی توانە بەپێی ئەو توانایە و هەوڵانیکەوە هەمە بۆیان چارەسەرکەم ئەوانش بەگشتی بەڕاستی ئەو هێزەکانی ناوخۆ و من بە نوێنەری خۆیان نەزانن لە کەرکووک. بەڵێ بەڕێز مازن غەریبەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کەرکووکەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ بەشداریت لە پانۆرامادا. خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن. خواتان لەگەڵ.